سرقلي تسينا السرقلي هو تنين وسرقلي ماري مختار فراجان باشي چاکێ ئەرێ ماڵی مختاری لە چێیە؟ نزیکە؟ ئێ گوندی سەرگەلی نییە؟ ناوی مختار چییە؟ نەجات؟ ڕەقەمی تەیە؟ جەنابی مختار سڵاوت دێبێ ماندوو نەبی تۆ لە شوێنی خۆتی؟ ڕێگاکە سەلامەتە تا دەینە لای جەنابەت؟ هاتوومەتە دوایین سنووری ئیداری هەرێمی کوردستان کە ژیانی تێدایە ئەمە دوایین ئاواییە ببینن بە ڕێزانم ئەلێرە شوێنی تۆپە ئاگر لەم ڕۆزە بەر بووە لێرەش بە هەمان شێوە دەیان شوێن ئاگری تێبەر بووە ئێستا ئەمە لە دوایین سنووریمە ئەگەر بچینە لای ئەو دارە ژیانمان دەکەوێتە مەترسیەوە ها ئەو دارێککە ئێستا 100 مەتر دوورە دیارە لێرە بە تەواوەتی کەوتۆتە ژێر چاودێری لەسەر ئەو بەرزاییانە تەنانەت دوای ئەو بەرزاییەی یعنی گردێکی بچکۆڵە هەیە تەپۆڵێک هەیە لە دوای ئەو سوپای تورکیا بنکەی هەیە ژیانی خەڵک یعنی دەتوانم بڵێم زۆر بەترسەوە ژیان دەکەن ناتوانن بە ئیسراحەت بچنە ناو ڕێزەکانی خۆیان کاکی مختار سڵاوت لێبێ ماندوو نەبێ دەمێکە من چاوەڕێی جەنابی مختار سڵاوت لێبێ ماندوو نەبێ ئەحواڵتان جەنابی مختار چ ڕوودادا لێرە ژیان چۆنە فەرموو بله خودی ژیانەما ژیانەکە یا نەیە باشە ژیانەما گەلەکە نەخۆشە یعنی ئەم حسێب کە وەکی زیندانێکی دۆ یعنی گوندێ ما وەکی زیندانێکی یعنی تو حسێب کە هۆژبی گیری هو دوورمەندورێت ما وی گیری زیاتر ئەم نەشێن بچین و ئاقۆرێ ما و ئاقۆرێ مەیە ئەوژی سووتی هەمی سووتی ئێستا من لەگەر دانیشتوانی ئەو گوندە قسەم کرد گوتیان ناتوانێت تا لای دارە نەشین ئێستا لەژێر چاودێری داین ئارێوڵە ئارێوڵە بن چاودێریە بە ڤێڕەخێژی ئەو ڤێڕەخی بەسە ڤێڕەخێدی ئەم شێن شتێکی بچین شۆرع من شۆرع دەستێ مەدۆیە و بۆ ژێڕی بچین و بزڕینەوە وەکێدی زێڕەعەت و تشتمەیەکیری و دوید بینیژی نسبە زەڕەڕێژی زەڕەژ ینی زۆرێ هۆتێکردن ئەف دۆروبۆرە ئەفچەروۆنە کەزۆن گوهیش هەمی نەوعێت دۆروبۆری یەک و ئیسیفۆدەی لێ بکەین هەمی پیش زەرەر بوو خرد سووتر خەڵکی قوربەسەر خەڵکی باشووری کوردستان لە گوندی خۆی بە فەقیری و هەژاری ژیان دەکات دەوێت نانێکی پەیدا بکە بەڵام بەخۆی شەڕی پەکەکە و سوپای تورکیا ئێستا دوو کەڵە هەوە هەموو بەلە ئەوە دکەلام ئەوە سپێدێ ئەفرەخە بەربیێن و کاوڕەخە هەنێ بەربیە دوی لۆیەدی بەر ببیێ بەردەوام شەڕ بەردەوام قەسف و تشتێ وەسۆ تێدەکردن بەس ئەبە چۆ ڕژە پیچێک ئەم بێژین پیچێکی نەفەسۆمە پیچێک ئێستا ئەمە هاتووی نەرمتر بووە دوو کەڵ ئاسمانەیە وەدەنگی تۆ جوان بێژین ئەم پیچێکی شمەدیرە ئەو ئەکوت بێژن پیچێکی وێرێشی و شمەدیرە وەکێدی خەلکیوی گوندیژی هەمی فەقیر و هەژۆرن هەمی سەر زیڕەعەتی دژین ما کەسی پێچێنەوە دوێ گۆ بێ ئەپچما دوو کە ئەوەن عادێکی بخەخۆن یەکی پەیدۆکەم یۆن کرێ کەشڤۆن مۆڵۆ پێچێنەوە ینی ئێستاوان بە ناچاری لێرە بە نۆچۆری مە نەدەژی گوندی خۆبارێ باش ئەوانە جێی تۆپنە ئەمە ئەو جێ قەسفێ ئەولوێ دەرکێ هەولڤێرە داوێ کازۆنە تۆپە هەولڤێرە ئەوە منەوە 20 متر تێنینە هەولوێ دەرکێ بۆ سۆچماوەنیکەی جۆمێ پەنجەرێت مەکە ئەوە شیشکاند ئەوە ئێستا و پەنجەرێ شکاوە ئەو ئەوێش گۆندی و بشتی هزارها تاڵقەی تۆتینە گوندی بەس خۆدیامین هزاران تاڵ ئارێ بە هزاران ساچمە تاڵقا یە تۆتینە نەوەگوندی بەس هەمە خۆدیامیت پۆرەسین چونکە ئەمیت بێگونەهین ما گونەحۆ نینە یعنی بچی زۆڕووکە پیرەمێرە پیرەژێنە چ گونەحۆخوا هەیە دوا قسەت چییە؟ والله قسە بەس من ئەو بەس مدوێت حکومەت
تعویض آوی خلکی بکرد ئەم پارچە ئاسنە پڕشکی شەڕی پەکەکە و سوپای تورکایە کە بەر ئەم گوندەکە و تۆ دەبینن پەنجەرەکان شکاوە دیواری ئەو خانیە لەگەڵ تۆپ بارانکردن هەلیکۆپتەر شەڕی تون ئەوەی کە جێی پرسیار بێت خەڵکی ئاوایی ئەم گوندە بێجگە لە زیان بێزگە لە زەرەری ماڵی تەنانەت هەندێکیش گیانی کە لێکەوتۆتەوە هیچی دیکەیان قازانج نییە بەشی هەرە زۆریان داوا دەکەن ئەم شەڕە کۆتایی پێبێ و لە خاچی هەرێمی کوردستان ئەم شەڕە بگوازرێتەوە. سەرزێڕی سەرگەلی دەچینە سەرگەلی بە پێچەوانەی ڕێگای شیلاتزێ ئامێدی ڕێگای دهۆک دەواازەی سنووری سەرزێر زۆر ئارام بوو ئەوەی کە من بینیم ینی هێزەکانی ئاسایش هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەسەر بەرزاییەکان بوون تەواوی ئەو ڕێگایان پاراستە بوو. کاک شوێنوار وتەبێژی دەواازەی سنووری سەرزێرە کاک شوێنوار پێم بڵێ هاتوچۆ بە چ شێوەیەکە من ئەوەی بینیم زۆر ئارام بوو ڕێگاکە بەڕاستی بۆ گەشتیاران ئارامە یا خودنا حتا vêgavê pêna hesîn hîç pirsgirêkek bi hawlatiyekî çi bibîte hod noçûnê û rêgelek aram e ta vî demî û çi carekê jî heta wekî vî demî rêkê aram nîne şev bihê roj bihê rêkeka gelek aram yani ئێستا لە هەموو کاتێک ئارامتر hemû katێک aramtir e ئارامترە aramtir e باشە ئێستا دەبینم کۆمەڵێک ئۆتۆمبیلی ژمارە هەرێمی کوردستان و عێراق و ژمارەی تورکیاش لەولاوە وەستاون هاتوچۆ چۆنە هاتوچۆ vî demî çav berawer gel salê çûyî teqrîben ştiyêke baştir e jî salê çûyî nisbetî زیادی کردو ziyadî kiriwe belê caran zêde bin caran kêmit bin yanî bi şêwekê giştî ez çin bê me te car yanî nike baş e baş e gelek e ینی گرانبوونی کاڵا و خۆراک لە تورکیا کاریگەری لەسەر گەشتاری ئێمە دروست نەکرد تا ڕادەیەکی پیچێکی چی بێژین تەسیرە هاوڵاتی کردی وەکنی خەڵگلەی هەیە بەڵام هەر سەردانی تورکیا هەر سەردانێتکەن بوو مەرەمێت ئەوێت چند بوو مەرەمێت ساخلەمیە چند بوو مەرەمێت گەشتیاری چند هەموو ئەڤەنە باشە پێم بڵێ کەسێک لە هەولێر لە سلێمانی لە کەرکووک لە دهۆک بێتە سەرزێر چەند کات دەبات تا دەربازی سنووری تورکیا دەبێت ئێکا کامەران وەک ئەم وەک ڕێڤەبەری وەک داڕوازە ئەو پەری خزمەتە هەوڵاتیکەین ئەم هەمی شیانێت خۆت مەزێخین کارمەندێتمە هەمی شیانێت خۆت مەزێخن جارە هەیە احتیمالە 5 دقیقه 10 دقیقه چارێکێکی 5 دقیقه معاملەتی احتیمالە دێ خلاص بن لە سەرزێڕی وەکو معاملە جاری وا بە 5 دقیقه دەرباز دەبێت احتیمالەتین يعني نه احتیمالەتین بمەتە 100 سادێ معاملەتی دێ 5 دقیقه خلاص بن بەس گەلە جارە احتیمالەتین وەکی هین بین نوکەژی سیارەت ئامادەن الگۆڕاپانێ انتیزارت مینن هەتا کۆترێک دەریڤەت کەن کەوایە ینی گەشتیاران بە ماوەیەکی زۆر کورد دەتوانن دەرباز بن ئەگەر دەرگاکە بکرێتەوە هەمووی نیو کاژمێر ناخایێنێ وەک معاملە ئەو گەشتیارەتین دەرباز بن یعنی 5 خۆلەکەدا 10 خۆلەکەدا معاملەتی توی دێ خلاص بن یە ئامادە بیت بۆ چوونێ بەس چۆن میندن سەر لای دەواازی تورکیا ئەگەر دەرگای کراوەبی چەند دەخایێنێ نیو کاتژمێر نیو کاتژمێر باژێڕوانیە سەر سەنگ
ئەوەی سەرنجی ڕاکێشاوە بە بەراورد لەگەڵ شوێنەکانی گەشتیاری یاری لە سەرسەنگ نرخەکان وەک پێویستن یانی خەڵک دەتوانێت ئەم بەڕێزە سڵاو دەبێ تۆ خەڵکی سەرسەنگ خەڵکی سەرسەنگە زۆر باشە قوتابی یانیش کار دەکەی قوتابیمە زانکۆ زانکۆ چۆن دەبینی سەرسەنگ خودێ سەرسەنگ جایەکە خوشە گەشتیۆریە گەشتیاری گەشتیۆریە گەشتیار دێتە سەرسەنگ دێتە سەرسەنگ هەیە گەشتیار هەیە چێن دێن خەڵکی هەولێر سلێمانی عەرەب هەولێر عەرەب و سلێمۆنی هەموو دەڤەڕێی دێن ناوت چییە؟ محەممەد گیان گران نییە لێرە هۆتێل خواردن ناوڵات شتێکی ئەرزانە لێرە بەڕاستە ڕاستە یعنی هۆتێل و شت خەڵک دەتوانێت دەتوانێت نرخەکەی مناسبە نرخەکەی مناسبە بۆ هەموو کەسێک باشە ئێستا دەبینم پرۆژە دەکرێت شەقامی تازە کارەبا ئەوە کەی دەستی پێک وڵا ئەمە وا بزانم فەندەق حەجەڕی دروست کراوە و ئۆڵۆمپیۆت دروست دەکەن و هەندێکی شتانی دشی چێ دەکەن خۆشە بەمە دڵم گەڵک خوشە خۆشە ئەی شەڕی سوپای تورکیا و پەکەکات بێتاقەتی کردی خود تاثیر نکردیه نکردیە لەناو بازاری سەرسەنگم شوێنێکی گەشتیاری دەبینم پرۆژە ئەنجام دەدرێت وەکو دەبینن تاوەری کارەبا لەسەر شەقامی ڕئیسی شەقامەکان قیرتاو دەکرێت تۆ کرێکاری دەکەی خەریکی چی؟ والله خەریکە و ئیشانەوە و کارەبا ئامودی دەدانێم و کارەبایت چا دەکەین و چەند دەبی؟ والله تقریبا چەند دەبی ئەو کارە دەکەین؟ 6-7 ساڵە چەند دەبی لە سەرسەنگە ئەو کارە دەکەین؟ والله تقریبا 3 مانگ 3 مانگە تۆش ئیشی کارەبا دەکەی؟ ئیشەی کارەبای دەکەی ماندوو نەبی سڵاوت دەبێ؟ چۆنی باشی؟ خەڵکی سەرسەنگی؟ باشە لێرە چ پرۆژەیەک هەیە؟ هیچ پرۆژەیەک جێبەجێ دەکرێت؟ واللهی کۆک کەمەڕۆن ئەم بشین بێژینەتە ئەگەر تو بەری سێ هەیڤهات بۆی ڕەنگە دلێتە سەرسنکێڤە مۆبۆتە کرد بۆ گیری بەس نوکە دکەیەکەنی و دێ دەستا بۆ قوتی ئەوێ ئەو پرۆژەی ناندیاوێرێ نوکە تو نزانی کیش پرۆژە تێتەکردن چکوە شول هەمی تەوەرە تێتەکردن کەهرەبا خطوطت وێ هەمی خطوط جدید بن ئامۆدە ئینارە جدیدە خطوطت ئاوێ خڕ نیکردنە اجبلي بروجي جادل همي جادل سرسكن وكا قيد كرن وطابلت كرنا جديد يا تيتا كرن سراراي افي خري دبيني بروجيت جرين كت استراتيجيك وخلق منطقه بتايبت خلق سرسكن كو چندين ساله داخازش برا گورت كت وحكومت هرمت كتن كو جبجه كرن افرو كام بچاوي خود بيني خلق سرسكن گشت گذار شونه كرتي گشت گذار اكيد كا كاميران جناب تزانيت وقت بروجه هبن ودبار گشت گذاري دي وجاندنه كا گلكا باش چه بيتن برونو که احتمال گشت گذاری هبت سرسنگ بس نف دی في طموحها خلق سرسنگ کدویا بلکو افروکا گلک باشتره رنگ سرسنگ نو که تو بینی توزه بس من باور پشتیشه شیویدی ده سرسنگ نه سرسنگ کجاره سرسنگ او جاره دی بیش سرسنگ باجیره که تمام گشت گذاریه و دی خلق دعا بو اداره کد و طایبه سروک حکومت کو راست برای خدا به منطقه بو وجاندنا گشت گذاری سرسنگ خدمت گزاری کم باشن لسرسن یان وقت پیوست نیت خودم اول چند سال بود سرسنگ که اهمال کردی بوش همی تشتا یعنی پروژه خدمت گزاری اکجار نبود بود که اون داشت نو سرسنگ که سیاحته چوی خلق تاد نویر سیاحت کا داشتن آشنا سیلا یعنی که سرسنگ که بخو نبود اف ساله یعنی تنها کردن و پروژه چکرنا جادا اوتلابری اوه تاتینا چکرن اوه باشن؟ اوه باشه گله خدمت گزاری همو چشتنه تا راده خودت بما تحت راده یکیه اوه چند ساله بحث تلفریکه تذکرن یا چیای گاری اوه چند ساله هر دی بجن اف ساله ده چه بیتو چه نگیرن زنم یعنی تو چاوره دکی تلفریک بیت چه کردن انشالله داخوازی لحکومت و اداره انشالله اره والله بهتر چه کردن چون که او اکش تشتت اساسیه یعنی بو سیاحت سرسنگ که عام یعنی هندی منطقه دورو برده خدمت گزاری که نگلک باشه لهر شوێنێک شەڕ بێ بنیادنان و ئەنجامدانی پرۆژە زەحمەت دەبێ ئەوەی کە جێگای سەرسوورمان بێ بەر لەوەی گفتوگۆم لەگەڵ بەڕێز وارشین ئەنجام بدەم باسی لەوە کرد لەسەر بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی
351 ملیار دیناری عراقی پارە تەرخان کراوە بۆ دەڤەری ئامێدی چەندین پرۆژەی جۆر بە جۆری تێدا ئەنجام درا و پرۆژەی دیکەشی تێدا ئەنجام دەدرێت. هەروەها باس لەوە دەکات کە لەسەر فەرمانی سەرۆک بارزانی کۆلیژێکی پەروەردەیی بنەڕەتی کە 4 بەش لەخۆ دەگرێت لە دەڤەری ئامێدی و لە سنتەری ئامێدی دەکرێتەوە خزمەت بە قوتابیانی خوێندنی باڵا دەکات. بەڕێز زوارشین نازانم ئەو ڕقەمەی کە من خستمە ڕوو ڕاستە یان هەڵەیە؟ ئەکید ڕاستە. ڕاستە. 351 ملیار دینار سەرۆکی حکوومەت بودجەی تەرخان کردووە بۆ ئامێدی و دەوروبەری. ئەکید هەرش دەستپێکە دەست بکاربوونە کابینانەیە حکوومەتە هەرێما کوردستانی و سەردانە جەنابێ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی ڕێزدار کاک مەسرور بارزانی بۆ قەزا ئامێدیە و دەستێکی پڕی خێر و بەرەکەت بە هاتە ئامێدیە و ئەنجامی سەرداناوی چەندین پرۆژین گرنگ بەری بنیاتی و ڕازەمەندی سەر هاتە دانان ئێکشان پرۆژین و gelekێت گرنگ و بەری بنیاتیش لێ جەنابێوان بە هاتە داناندن نەخۆشخانە گشتیا سەدتەختیل نەحیا دێرە لوکی کوتکەویتە کۆمەلگا هێتیتێ زیاتر کوژمی 71 ملیار دینارا بوو و نەخۆشخانەکە سەدتەختیە گشتیە و ئەف ڤالەهیە مە هەبوو ئەلقەزا ئامێدیەتان و کە هیچ نەخۆشخانەکێت گشتی و هەمی بێژین پسپۆری تێدا نەبوون مەجبور بوون خەلکی قەزا ئامێدیە سەردانە سنتەری باژێڕێ دووهوکێ بکەن و بوو چارەوەرگرتنا چارەسەریە لێ خوشبەختانە ئەف پرۆژە سەردەستە جەنابێوان بەرێ بنیاتی بوو هاتە داناندن و کار تێدا تەنهایی بەردەوامە بەرەف قۆناغی دوماهیکێدا ئەس باوەردکەم لە دوماهیکە هەیڤا 10 بیتن کار دوماهیکێت نەخۆشخانەمان هەیە گشتی پرۆژە و کۆلیژیشمان هەیە خوێندنی باڵا چیترمان هەیە پرۆژە بین کرد بین سەر و هیچ کارتێکی ژیانێدا ماوەی ژیانە کابینانەیە حکوومەتە هەرێما کوردستانێدا نەهاتیە فەرامۆشکردن شکارتی ساخلەمیەک وش بلی نەخۆشخانە سەدتەختی و ئەکیش پرۆژێن ئیستراتیژیان وێ دەڤەرێ بووە چەندین بنگهێندیان ساخلەمیە چونی ژەنکردبی چونی هات بیتە ئاواکردن یان دابینکردنا ئامبولانسایان پێداویستیە نوشداری کولڤێ دەڤەرێ پێویستی پێ هەبوویان و خزمەتە هاوڵاتیان دانە بژین کارتێ خوێندنی باڵا پشتی سەردانە ڕۆبەرێ ملەتی کورد جەنابێ سەرۆک بارزانی بۆ قەزا ئامێدیە و سەر داخوازە خەلکی ئامێدیە و تەنها کولیژە پەروەەردە بنیات یا زانکوە دووکێ بەشل ئامێدیەک و چەند ساڵ بوو داوامت کرد لێ بینایەتیان ئاڤاهیەکی ڕێکوپێک نەبووە سەر ئەمرێ جەنابێوانە و ڕازەمەندیە سەرۆکی حکوومەتێنەوە ئاڤاهیەکێ مدرێن بۆ vê kulîjê tête duristkirin kuşme 7 milyar û nîva naf Amêdiyê dan û ke kar têda tête kirin her wasa êkî daxwaziyan xelkê de vere Amêdiyê ew bûye ku tanhû avahî bû dadgeha Amêdiyê nebûye ku tanhû dewamet naf avahiyê bêjin qayîmqamiya Amêdiyê dadkir Cenabê Serok Barzanî ekser razamendî dal ser daxwaza hewlatiyan ku êknûke jî êkiş wan projeyê avakirina avahiyê dadgeha Amêdiyê ku ew jî jêr cêbecêkirinê daye. Tewaya projekan berdewamin serray ewey ke şerj li çiyakan li zor şwên debîndirê li nêwan Supayê Tirkiye û PKK. Berêzwarşîn min demê bipirsim ew şerra ziyanî hebû? Ekîd Kamran hiç şerek bê ziyan nabîtin. Mixabinî ve. Bêjin Sunûrê Qeza Amêdiyê 356 gunda proved girîtin. Mixabinî ve hebûna van çekdarên PKK vê deverê û ev milmilatna beyna Artêşa Tirkiye da van çekdara da bûye egerê hindê ku 197 gundê Qeza Amêdiyê bêjin çûl bin. Ev 197 gunda bê beher bin. Ji xizmet guzariyên Hikûmeta Herêma Kurdistanê û xelkê deverê jî neşêtin seredana gundê xwe biketin. Ziyan ekîd ziyan hebûne beref xaniyên hewlatiya keftîne ziyanê bele her wasa ziyanên daristanê hebûne ku Qeza Amêdiyê êkiş wan qezayek ya berniya sev daristanên xwe û şaxê wê mazan ziyaneka mazan zêdetir ji 200,000 dûnemên erdî hatîne sotan
زیانت چاندنی جی هبون اف کف کرت چاندنی و کشت یعنی کشتو کالی بشه که گشتی کتینه کو چندین زوین حاولات یا هاتین سلطان یا هاتین حاولاتی نشیان زده تر الگوندت خوب بمینن کو سخبر یا رازو باغن خوب کم بینه اگر هنده کو اشناف بچن دوی موابوری دا ج اگر و ململانه دا زده تر اشتلو یک کسا نابین کشتی و بریندارا دا خلق سویل مدنی بونه قربانی و ململانه و دفریده